بێڵتا سڵاوتان لێ بەم کاتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خوشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بەڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کە با تەندروستێکی زۆر باشەوە بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن و سوود لە تەواوی بەڕگە و بابەتەکانمان زۆر سپاس شەیدا بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لەوێ و بانیتان باش ئومێد دەکەین لە ئاسوودەیی و کامەرانی یابن سپاس بۆ خۆم ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە لەگەڵ ئێوە دەبین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژیش چەند تەوەرێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون هەوڵەدەین باز لە کێشۆگرفت و داواکاریەکانی دانیشتوانی پارێزگای هەڵاوجە بکەین ڕۆژانە دەبینین لەوێ کێشۆگرفتەکان زیاتر دەبن گروپێک لە چالاکەوانانی کۆمەڵگەی مەدەنی داواکاری یاداشتێکیان ئاڕاستەی لەیانە پەیوەندیدارەکان کردو و هەروە لە یاداشتەکەشدا ماوەی 72 کاتژمێریان داناوە بۆ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تا بێنە سەر هێڵ و بەدەم داواکاریەکانیانەوە بێن وەروها لە یەکێکی تریش لە تەوەرەکانمان قسە لەسەر دەستپێکردنەوەی وەرزینوەی خوێندن دەکەین لە کەرکووک وەروها لەوێش بێکمان کۆمەڵی کێشۆگرفت هەیە وەروها دەبێ بزانین ڕێکارەکان و وەروها و کێشۆگرفتانە لە دەستپێکردنەوەی سەرەتای وەرزینوەی خوێندن لە کەرکووک چین قسە باز لەسەر دەستپێکردنی وەرزینوەی خوێندن لە کەرکووک دەکەین. بەڵایزان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی پێشەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێزان وەک دەبینین بەداخەوە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە کێشۆگرفتەکان زۆرتر دەبن و هەروەها ڕۆژانە دەبینین کێشەی هاوڵاتیان کێشەی دەیان و سەدان کێشۆگرفت هەیە ئێمە هەوڵ دەدەین ڕۆژانە لە پەیامی ڕۆژ بەشێک لەو کێشۆگرفتانەی هاوڵاتیان بخەینە سەرباس و گفتوگۆ وەروەها قسەیان لەسەر بکەین. دەست پێک پێما بێ شەیدا دەچینە لای راپۆرتێکی وەرزشی کە هاوکارمان ئەردەڵان محەممەد وی ئامادەکردوون فەرمون با پێکەوە بینەریە و راپۆرتە بین. دوای زیاتر لە 6 مانگ بۆ یەکەم جار و لە سەردەمی پەتای ڤایرۆسی کۆرۆنا یەکەمین پاڵەوانێتی فەرمی تێنسی سەرمێزیانەکانی عێراق دەستی پێکرد. لە شاری سلێمانی و بە بەشداری دەیانە قۆناغی یەکەمی کۆمەڵەی باکووری پاڵەوانێتی تێنسی سەرمێزیانەکانی عێراق دەستی پێکرد و پێنجیانە شەڕی سەرکەوتن بۆ قۆناغی کۆتایی دەکەن. سەرۆکە کوردەکەی تێنسی سەرمێزی عێراق باز لە ئەنجامدانی ئەم پاڵەوانێتێ دەکات و پەیامێکە ڕاستەی بەرپرسانی وەرزشی و سیاسی کوردستان و عێراق دەکات. ئامانجی پاڵەوانتەکەشمان ئەمە ئامانجەکەی ئەوەیە کە پاڵەوانی عێراق بۆ خولەکانی داهاتووی نانەکانی عەرەب و غەربی ئاسیا دیاری بکەین و ئێمە دەتوانین بە هەموو بەرپرسانی وەرزش و بە هەموو بەرپرسانی سیاسەکان بڵین ئەگەر بتوانین ڕێنمایەکان جێبەجێکەین دەتوانین دەرگای یاریگا و دەرگای هۆڵەکان بکەینەوە چکە بەڕاستی وەرزشیش بەشێکە لە چارەسەری نەخۆشی کۆرۆنا بەشێکە لەوەی کە ژیان جارێککە دروست بگەڕێتەوە وەک دەبینین لە هەموو ژیانە ئێستا وەرزش گەڕاوەتەوە. ئەندامی کێکێتی تێنسی سەرمێزی عێراقیش باز لە هۆکاری ئەنجام نەدانی پاڵەوانێتیەکە لە شاری هەولێر دەکات کە بەرپرسانی ئەو پارێزگایە ڕێگەیان نەدابوو پاڵەوانێتیەکە ئەنجام بدرێت. ڕاشی دەگەیەنێت لە ڕووی ڕێخستن و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە زۆر سەرکەوتوو بوو. خولەکە لە هەولێر بوو اتحادی عراقی بڕیارمان دەکەش لە هەولێر بەڵام لەبەرەوەی لە هەولێر ڕێگانەدا هێنامان بۆ سلێمانی و ئیدارەی سلێمانیش داوایان لێ کردوین کە هەموو ڕێنمایەکان جێبەجێ بکەین ئێمەش ئەبێ پابەند بین لەبەرەوەی نهایەتی ئەو مانگە کۆتاییەکەی دەوری نخبە لە سلێمانی هەیە ئەگەر ئەوە پابەند نەبین دوای ڕێگە نادەن ئەویتریشە بڕوێنین نەکرد. لە پاڵەوانێتیەکە ئەوەی جێگەی سەرنج بوو بەشداریکردن یانی ئاشتی بوو بە کۆمەڵێک یاریزانی تازە پێگەشت و
شانبەشانی زۆرێک لە باشترینەکانی عێراق و یاریزانانی هەڵبژاردەی عێراق بوو. سەرەڕای کاریگەری خراپی نەبوونی پاڵەوانێتیش لەسەر یاریزانان، بەڵام یاریزانان داوا لە بەرپرسانی حکوومەتی هەرێم دەکەن کە چالاکیە وەرزشەکان دەست پێ بکاتەوە. بێگومان ئەو قسەی جەنابە زۆر ڕاستە. ئێمە ئەمانە ئەوەیە بۆ داهاتوو تیپێکی باش دروستکەین، تیپێک کە داهاتوو بێ بۆ یانەی ئاشتی هەم بۆ شاری سلێمانی. ئەگرای ئێمە ژەمانتوانی وەکو یانەکانی کە پەنابەری نەبەر یاریزانی عەرەب یا گرێبەست لەگەڵ یاریزانێکی ئامادەکراوە بکەین. ئەمە هەم وەکو دەستەی کارگێڕیانەوە ئێمەش وەکو ڕایەنە لەگەڵ ئەو بیرۆکەیانین. ئەمانەیە جارێ بەم پێگاتەی لاوانەوە بەم گەنجانەوە فرسایان بینێ بۆی بتوانین لە داهاتوودا ئەنجامی گەورە و شایستە بەدەستبێنین. ڕاستە بەهۆی ئەم وەزعی بڵێن ئەم نەخۆشی کۆڤید-19 کۆڕۆنا ئێمە ماوەیەکی زۆر دابڕین، خۆشتان ئاگادارن هەموو شوێنەکان وەستاوە ئێمەش دابڕین وەکو خەڵکانی تر لە تەمرین و تەبانەوە تەسیرەکاتە سەر ئاستی یاریزانەکان. بەڵام سال لەخوا بەزابێت توانیمانە بگەڕینەوە وردە گەڕینەوە بۆ تەمرین و ترەوە خولی یەکەمی عێراق بەڕێوە چۆ ئێمە توانیمانە سەرکەوین بۆ نخبە. بەڵێ بە تەئکید هەموو یاریزانەکان مەسەریان دیارە زووتر هیلاکە بێحتیکاکت کەمە عزیەتی بەدەنیت زیاترە. بەڵێ بە تەئکید کوردستان بڕوا ناکەم ئامادە بێت وەکو ئیتیحادی پۆڵی سەرمێزی کوردستان بڕوا ناکەم ئامادە بۆی قەیران و ئەوانە کۆمەڵەشتەوە. بەڵام هیواخوازینەوانیش وەک عێراق بتوانن. بڕیارە دوای تەواوبوونی پاڵەوانێتی ئەم ساڵ کە پێشبینی دەکرێت لە ناو یانەکانی کوردستان ڕکابەری بۆ نازناوەکە بکرێت، بڕیارە لە هەردوو کۆمەڵەی باکوور و ناوەڕاست و باشووری عێراق دەیانە بۆ قۆناغی کۆتایی خولەکە سەرکەون کە بڕیارە ڕکابەریەکانی ئەو قۆناغش لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و پاڵەوانی ئەم ساڵیش دەبێتە نوێنەری عێراق لە پاڵەوانێتی یانەکانی عەرەب لە وڵاتی لوبنان. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی. وڵای زان لە تەوەری یەکەمی بەرنامەکەشمانە قسە لەسەر کێشە و گرفتەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەگشتی و بە تایبەت سەنتەری شار ماوەی چەند ڕۆژێکە گروپێک لە چالاکەوانانی کۆمەڵگەی مەدەنی بۆ داواکردن و هەروەها ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان یاداشتێکیان بەرز کردوێتەوە، هەروەها گردبوونەوەیەکیان کردبوو و بۆ ماوەی 72 کاتژمێر مۆڵەتیشاندا لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت بۆی بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیانەوە بێن بۆ زیاتر قسەکردن لەسەر داواکاریەکانی خەڵکی پارێزگای هەڵەبجە و هەروەها کێشە و گرفتەکانی ئەوێ میوانداری زۆر بەڕێز هادی حەمەڕەشید چالەکەوانی کۆمەڵگەی مەدەنیمان کردو کە ڕاستەخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە. کاک هادی سڵاوت لێبێ و ئەگەر پێمان بڵێ ئەو بابەتی کەوا ئێستاکە لە هەڵەبجە دەگوزارێ داواکاریەکانی ئێوە چین وە کێشە و گرفتەکان لە چێوە سەرچاوەیان گرتو و یاداشتەکەی ئێوە باس لە چی دەکات؟ سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، بەیانی بینەرانیش باش. لە ڕاستیە کە من بانکران بۆ ئەم بەرنامەیە وتم بەداخەوە لە دنیاە کاتێکا باسی ینی تەلەڤیزیۆنەکان کە دەست پێیەکەن بە کۆمەڵێک بابەتی ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە مرۆڤ هێورەکاتەوە دەست پێیەکەن، بەڵام لە هەرێمی کوردستانە تەنانەت میدیاکانیش ناچارن یعنی کۆمەڵێک بابەت و باز بگوازنەوە کە بابەتێکە کە باس لەوە کە دەسەڵاتی کوردی لە ڕووی دەرونیەوە بیلفعل خەڵکی خۆی و با بڵێن دانیشتوانی شارەکانی و بێزار کردووە کە ناڕزایی دەربڕن و بێنە سەرخەتەوە. ئەوەی پەیوەستە بە بابەتەکەی ئێمەوە لە ڕاستیە پارێزگای هەڵەبجە بۆ خۆتان نەزانن ماوەی 6 ساڵە دروست بووە. ئەم 6 ساڵە تەنها ناوێکی بێناوەڕۆکە ئێمە ماوەیەکی زۆر کاتمان یا بە ئەوەی کە ناوی دەسەڵاتدارانی خۆجەیی هەڵەبجەیە کە بیرێک لەوە بکەنەوە کە ئەم شارە قابلی ئەم جۆرە لە بەرخورد نییە کە تۆ قەزایەکت هێناوە هەر بە هەمان سنووری خۆی و بە هەمان پێکاتەی خۆیەوە ناوە پارێزگا و دوو کارمەند زیاد کردووە کە پێشتر
سیان بوون یعنی پارێزگارێک و دوو جێگری ئێستا پارێزگارێک و جێگرێکت زیاد کردو و هیچی تر بەڕێوەبەرایەتیەکان لە ناو خۆیانە ناویان بەڕێوەبەرایەتی بووە ئێستا ناوە بەڕێوەبەرایەتی گشتی و بە وەکالەت داو ناون پلەکەشیان و بەرز نەکردوێتەوە بۆ بەڕێوەبەری گشتی یعنی ئەم جۆرە لە بەرخورد ینی سوکایەتیە بە خەڵکی ناوچەکەی ئەمە پێمان وایە ئەم جۆرە بەرخوردێکی زۆر نالایەقە ناشایستەیە بەم شارە ئەم شارە بەڕاستی من دوێنێ بەمەبەست سەیرێکی چیرۆکی مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جافم کرد ئەحمەد موختار جاف نزیک بە 100 ساڵی ڕێک یعنی ساڵی 1926 بۆ 27 وە ینی 98 ساڵ لەمەوە پێش چیرۆکێکی نووسیوە ببورن ینی 92 ئەوە ساڵ لەمەوە پێش ینی چیرۆکێکی نووسیوە باس لە کێشەی گەندەڵیەکە باس لە گرفتەکانی شارەکە کە ئەو کاتە هەڵەبجە بووە هەرچەند خۆی قایمقام بووە بەڵام قایمقامێکی بە ویژدان بووە ئەو حاڵەتە ینی ناجۆرانەی لە منتیقەکە ڕوویاوە یا تەنانەت لەسەر ئاستی عێراقی ئەو کاتە ڕوویاوە بۆ ئەو بە ئازار بووە بۆی ئەو چیرۆکەی نووسیە و ناوی ناوە مەسەلەی ویژدان و چیرۆکەکە تەفاسیلی هەیە بە زەمەوێ بڵێم ینی بەداخەوە لە شارێکە کە 92 ئەوەنە ساڵ لەمەوە پێش منەوەرەکانی کە ئەحمەد موختار جافە یەکێک لەوانە دەستیان بۆ ئەم بابەتە بردووە ئێستا گەندەڵترین و پاتاڵترین بەرپرسەکان لە کوردستانە خزیێنراونەتە هەڵەبجەوە هەرچەند پێویستە ئێمە ئەوە بڵێن و هەمیشە وتومانە هەڵەبجە جەزیرەیەکی دابڕاو نییە لە مواقعە ناشیرینەی کوردستان ئێمە لەسەر ئاستی کوردستان نەزانین کێشەکان بنیادین و ئەم کێشانە هەڵەبجەشی گرتووەتەوە بەڵام بەداخەوە هەندێک کێشە لێرە سەربارە ئەم کێشانە کێشەی لۆکاڵین و ئێمە وەکو چالاکوانان کە دوێنێ لە میدیایەکی کەژوتم و ئێسش ناچارم بیڵێم بەڕاستی کاری مەدەنیشیان ئەوەنە بچووک و چروک کردووە مرۆڤ ڕووی نایە بڵێ من چالاکوانی مەدەنی بەڵام بەر حاڵ ئێمەی هەڵسوڕاوانی سەر شەقام تووڕین لەم بار و دۆخە بۆیە یاداشنامەیەکمان نووسیوە و تووڕێی خۆمانمان خستۆتە ڕوو لەوەی کە داوامان کردووە کە دەسەڵاتدارانی خۆجێیی ئەو لیژنەیە کە لە سەرەتاوە دانراوە بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە لیژنەیەکە کە کارەکانیان کاری تااقەت پڕوشێن و ماوە درێژە بەڵام گرفتەکەی ئێمە ئەوەیە هەر لە سەرەتای دروستبوونی پارێزگای هەڵەبجەوە تا ئێستا ئەو لیژنەیە کۆبوونەوەی نەکردو بۆ ئێمە هەست ناکەن شتێکە بێ ناوی پارێزگای هەڵەبجە بێت لە ئەجێندای ئەم دەسەڵاتدارانەی کوردستانە یاداشنامەیەکمان پێیاون و لە پرسیارەکانی جەنابتان ناتوانین بچینە سەر تەفاسیلی زۆر باشە کاگادی بەڕێز بەو شێوەیە باز لە هەڵەبجە دەکەی کە بەتاوەتی پەراوێز خراوە هۆکاری ئەم پەراوێز خستنەی پارێزگای هەڵەبجە بەڕێز بۆچی گەڕێنیتەوە ئایا هۆکارەکەی حیزبیە یاخود چه هۆکارێکە کەوای کردووەم شارە بەتاوەتی پشتگوێ بخرێت و ئەو هەموو کێشە و گەندەڵی تێدا بکرێت وڵات دەسەڵاتدارانی هەرێم بەداخەوە چونکە خەڵکی ناپرۆفیشناڵ و خەڵکی یعنی خەڵکێکن لە دنیای دامەزراوەی هیچ نازانن تەوازونیان لە کارکردنا نییە ئێوە سیرکەن ئەم کێشانەی لای ئێمە هەیە لە چەمچەماڵیش هەیە لە کەلار هەیە لە جێگای کە هەیە بۆچی لەبەرەوەی دەسەڵاتی کوردی نازانێت شار دروستکە یعنی ئەوەی کە لە پرۆسەی شار دروستکردنا کاتی خۆی بنەماڵی بابان هاتوون سلێمانیان دروست کردووە تەفاسیلی ئەوە هەیە ئێمە لە کوردستانە دوو شارمان هەیە ناوی هەولێر و سلێمانیە گرنگی بەم دوو شارە درێ هەڵبەت بە دنیای کێشەی کەڵەکە بوو لەوێش بەڵام ئەوەی کە پێوترێ غەدری جوغرافی هاوڕێیەکم ناوی ناوە غەدری جوغرافی غەدرێکی گەورەی جوغرافی لە شارەکانی کاکرێ وایان کردووە لە خەڵک ناچار بێ تۆ سیر کە بزانە کۆچ بەرەو هەولێر و سلێمانی یعنی کۆچێکی لە ڕادە بە دەرو بێشمارە شارەکانی تر هەمووی بوون بە وێرانە خەڵک گیانە هێڵێ چونکە سیمای شاریتیانە کۆچەکەن بەرەو سلێمانی و هەولێر ئەمە یعنی ڕەنگە یەکێک بێ لە هۆکارەکانی تریش ناکارایی بەرپرسەکانی هەڵەبجەیە چونکە شانیان تەکاندووە چونکە ماستاویان کردووە تا ببن بە بەرپرس
ئیتر ناچارن یعنی زۆر ئەوە نەکەن یعنی زۆر فشار نەکەن لەوەی کە شارەکە بۆ ئیهمال کراوە ئەوەی کە ئەگوزەرێ لە کوردستانە لە ڕاستیە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکی باشیان بینیوە لە بەدەستهێنانی هەندێ ماف بۆ شارەکان کە ئەمە پێی ئەوترێ جۆرێک لە ئازار ئێمە بۆ خەڵکی خۆمانی بخەینە ڕوو چونکە دەسەڵاتدارانی هەرێم خۆیان بێ ئەجێندان بێ پرۆژەن ناچارن سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کەن خەڵک فشاریان لەیەکە ئەوان ئەوسا ینی ئاوەزی ئەویان هەیە بچن بە دوای کێشەکانی خەڵکە تۆ سیرکە لە هەولێرە هەندێ پرۆژە کرێ خەڵکی سلێمانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە داواکە نەڵێن لەوێ بۆ ئەو هەیە لێرە بۆ ناکرێ حکوومەتێتە سەر خەتەوە و لێرە شتێکەکە ئێمەی هەڵەبجەیش ناچارین بڵێن بۆ لە سلێمانی و هەولێر ئەوە کرێ لێرە بۆ ناکرێت کە ئەمە زۆر ینی ئەتوانم بڵێم جۆرێک لە ئیحراجیشی بۆ چالاکوانان بۆ خەڵکی ئەکتیڤیستی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست کردووە کە بەڕاستی بابەتێکی بە ئازارە من بڵێم بۆ ئەوە لە دهۆکە کرێ بۆ لێرە ناکرێ ئەبێ بڵێم لە دهۆک بڕۆ زیاتر کە لێرە ژۆرە بۆ منی بکە ئەبێ بڵێم لە هەولێر بڕۆ زیاتر کە لێرە بۆ منی بکە و لە سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و ئەوانەش بیکە لە هەموو دنیاە تەوازونات هەیە من وڵاتی زۆر نەگەڕاوم بەڵام لانی کام لەم ئێرانەی تەنیشتمان کاتێکە ئاچیتە مەریوانەوە هەست بە ئاوەدانیەکەکەی تۆ زیاتر ئەڕۆی ئەچیتە سەقز ئەچیتە سنە ئەچیتە دیواندەرە بە هەر باسی شارە کوردیەکانی بکەین کە دنیاە تێبینیمان لەسەر ئەو دەسەڵاتەی ئێرانی شەیە بەڵام هەستەکەی جۆرێک لە تەوازونی تایە هەستەکەی کارێک کراوە بۆ مەریوان بۆ سەقزیش کراوە بۆ دیواندەرەش کراوە یعنی بۆ سنە زیاتر کراوە چونکە پارێزگایەکە ئەچیتە تارانەوە شتێکی ترەکە ئەچیتە تەبرێزەوە یعنی هەستەکەی شاری گەورەیە ئەمە لێرە بەرچاو ناکەوێت یعنی تۆ تێپەڕی بە سەی سایقا هەستەکەی یعنی ئەوە سەی سادقیش زۆر پەراوێز خراوە ئەچیتە شارێکی وەکو مەسەلەن کەلارەوە هەر گریان ویەت ئەچیتە ڕانیەوە هەروایە ئەمە ئەم گرفتی بنیادین لە شارەکانی ئێمە هەیە ئەمە لە هەڵەبجە لە هەمویان زیاتر هەیە چونکە سەرباری بوونی ئەو دەسەڵاتە گەندەڵەکە بە مەرکەزی هەیە لە هەمان کاتا دەسەڵاتێکی نالایەقی لۆکاڵیشەیە کە بەداخەوە من وەکو هەڵەبجەیەک کە سەیری مێژووی هەڵەبجەکەم و ئەم دەسەڵاتدارە نالایەقانە بینم بەڕاستی شەرمەکەم کە لەم شاراژیم زۆر باشە کاگادی کێشۆگرفتەکان بێگومان بەگشتی لە هەرێمی کوردستان زۆرن بەڵام ئەگەر بە دیاریکراوی بینەوە سەر پارێزگای هەڵەبجە و بە تایبەت سنتەری پارێزگا و کۆمەڵێک لایانی پەیوەندیداری سنتەری پارێزگا ئێمە هەر لەم بەرنامەی خۆمان باز لەوە کراکەوە تەنانەت پشکنینی کۆڤید-19 سنتەرەکانی پارێزگای هەڵەبجە لە بەشێک لە خاڵەکانی پشکنین و مەتاڕەکان وەکو بێڕێزیەک بەکار نهاتوە وەکوی ئاعترافی پێنەکراوە یعنی جۆرێک لە جۆرەکان فۆکسێک لەسەر هەڵەبجە هەیە ئێهمالکردنێک بێڕێزیوێکردنێک ئێوە وەکو چالاکەوانانی کۆمەڵگەی مەدەنی کە جێگەدەستیشتان دیارە و ماندوژ نەبن ئەگەر بێت و لایەنە پەیوەندیدارەکان ئەو کێشەوانی گرفتانی کە باستان کردنێنە سەرخەت 72 کاتژمێر مۆڵەتتاندا بوو پلانتان چییە هەڵوێستان چی دەبێت و دەتانەوێت چی بکەن بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان هەریج نائیتر بە ئاگا بێنەوە یاخود بیان هێنە سەرخەت وەڵا لە ڕاستیە باسی سێکتەری تەندروستیت کرد فۆکسێکی گەورە لەسەر سێکتەری تەندروستی هەیە لەم شارەیە کە بیلفعل ئەوانەی بە تایبەتی پسپۆڕن خۆیان کە باز بۆ ئێمەکەن ینی جۆرێک لە کارەسات لەم سێکتەرەیە هەیە بەس لە ڕاستیە بۆ ئەوەی کە تەنها فۆکەسەکە لەسەر سێکتەری تەندروستی نەبێ هەموو سێکتەرەکانی ئەم شارە بەو جۆرەیە لە ڕاستیە شتێک نییە لەم شارەیە ئەمە لە یاداشنامەکەشان نووسیمانە سێکتەرێ نییە لە هیچ شارێکیکەوە حەسادەتمان پێبەرن ئیرەیمان پێبەرن یعنی یەکێک لەو شتانەی کە لە دنیای بەڕێوەبردنە دەسەڵاتێکی سربەخۆی هەیە بۆ نمونە زانکۆیە یعنی زانکۆ نەبەسراوە بە پارێزگا و بە قایم قامێت و بە هیچ
دەستگایەکی وحدەی ئیداری ئەو هەر شارێکەوە. لێرە یعنی زانکۆیەکمان هەیە، ئەم زانکۆیە تەکەتولەکانی ناو بارەگا حیزبیەکان چ جۆرە تابعێکیان هەبێ زانکۆکە هەمان ینی مامۆسایانی زانکۆ، ئەمادە، پرۆفیسۆرەکان، دکتۆرەکان هەمان یعنی هینیانەیە، هەمان بەرخوردیان هەیە لەگەڵ ئەو دەستگایە کە دەستگایەکی معریفی گەورەیە کە بڕیارە یەکێک لەو دەستگایانەی کە بەشداری لە هۆشیاری کۆمەلگایە بکە و بەشداری لە پێشخستنی کۆمەلگایە بکە و تەنانەت تەنسیق لەگەڵ بازار ڕابکە بزانێ هەڵەبجە چی پێویستە ئەو جۆرە خوێندنانە بهێنێتە شارەکەوە. ئەمە یعنی غایبە. هەر سەبارەت بە سێکتەری تەندروستی یەکێک لە کێشەکانی سێکتەری تەندروستی بریتە لە نەبوونی کۆلیژی پزیشکی لە زانکۆی هەڵەبجەیە. کاتێکە ئەو دۆستانەمان ئەدوێنین پێیان ئەڵین کێشەکانتان چییە، ئەڵێن ئەمەیە، ئەڵین بۆچی یعنی قسەتان لەگەڵ سەرۆکایەتی زانکۆ نەکردووە، ئەڵێن قسەمان لەگەڵیان ناکردووە، زۆر بێباکن. یعنی بەشێک لەو مامۆسایانە خۆیان ئیختساسەکانیان جۆرێکی ترە، پێیان ناخۆشە یعنی خەڵکی بە کەفاەتی زانستی و هەڵگری بڕوانامەی پزیشکی و ئەوانە بێنە شارەکەەوە و جۆرێک لە ئیرەییان پێبن. لە کاتێکا کە ئەمە ئەکرێ من خۆم ئیختساسەکەم جۆرێکی کە بێ، بەڵام گرنگی بە ئیختساسێکی بکە بم کە شارەکە پێویستێتی. بۆیە بەڕاستی سەبارەت بە یاداشتنامەکەی ئێمە کە پرسیارت کرد چی ئەەکەین ئەگەر بەدەممانەوە ناتن، لە ڕاستیە ئەم چیرۆکی بەدەمەوە نەهاتنە چیرۆکێکی تازە نییە لە کوردستانە بەڕێزان. بەداخەوە یعنی زیاد لە 2 دەیە خەڵکی هەرێمی کوردستان بە دیاریکراوی دوای پرۆسەی ئازادی عێراق تایبەتتر بەتوندی هاتوونەتە سەرخەتەوە داوای چاکردنی ئەم دەستگا و دامەزراوەیەی کە نییە لە کوردستانە و بەڵکو کۆمەڵێ شتی خێڵەکی و بنەماڵەییە و بنەماڵی کەشی بۆ ئیزافە کرێ بەردەوام. یعنی هاتووین داوای ئەوەمان کردووە کە دۆخەکەوانە ڕاو پێویستە چاکرێ. بەداخەوە بەرخوردی دەسەڵاتداران بەرخوردێکی ئەمنی و سەربازی بەحتە لەگەڵ کەیسەکانە. بۆیە ئێمە 72 ساعتمان داناوە بۆ ئەوەی کە دەسەڵاتدارانی ئەم شارە نەک دەسەڵاتدارانی هەرێم وا بکەن لە لیژنەی دروستکردنی پارێزگای هەڵەبجە کە لیژنەیەکی بێناوە ڕۆکە بیان هێنە سەرخەتەوە فریای دۆخی هەڵەبجە بکەون بە هەموو سێکتەرەکانیەوە. ئەگەر یعنی ئەوان ڕۆشتن و زەختیان کرد و با بڵێن لیژنەکە نەهاتە سەرخەتەوە بگەڕێنەوە بۆ لای ئێمە لێرە ئەتوانین حەشدی جەماوەری گەورەیان بۆ ڕێکخەین وا بکەین کە بە جۆرە لە جۆرەکان فشارەکانیان سەر بگرێ. یعنی ئێمە نەهاتوین بڵین ئێوە لاچن با ئێمە بینەوە، ئەڵین کاکە ئێوە فشارکەن، فشارەکانتان جەدوا و قازانجی نەبوو بگەڕێنەوە ئێمە هاوکارتانە بین. ئەمەش ناکەن دەست لە کار بکێشنەوە، ئەمەش ناکەن ئێمە ناهێڵین داوام بکەین. زۆر باشە کاگادی ببوورە کاگادی بەڕێزت لە یاداشتەکەتاندا باستان لەوە کردووە کە ئەگەر بەرپرسانی ئەو شارە فشار دروست نەکەن وەک بەڕێزیشت ئێستا ئاماژەت پێکرد ئەبێت دەست لە کار بکێشنەوە، وەک دەزانین کە لە کاتێکدا ئەم بەرپرسانە هەمویان لەلایەن حیزبێکەوە دامەزراون لە ماوەی ڕابردوودا لە کەناڵەکانی ڕاگەیاندن وەک ڕێکخراوەکان دەزانین کە یەکێک لە سێکتەرەکانی هەڵەبجە بەهۆی گەندەڵی زۆری بەڕێوبەرەکەیەوە یاداژنامە کۆبوونەوەی زۆر کرا بۆ ئەوەی کەلا ببرێت وەگەوی کە بڕیاریش بە درا کەلا ببرێت، بەڵام بە حکمیەوەی لەلایەن حیزبێکی دەسەڵاتەوە دامەزرا بوو دوجارم بڕیارە سەری نەگرد و لا نەبرا. ئێوە چی ئەکەن ئەگەر هات و ئەم بەرپرسانە فشاریشیان دروست نەکرد و نەگەڕانەوە ناو جەماوەر، ئێوە چی دەکەن لە کاتێکدا کە لە ڕێ حیزبەوە دامەزراون؟ هەڵوێستی دیکەتان چی دەبێت؟ وەڵاخۆ لە سەرەتاوە باسی ئەوەتان کرد ئەو یاداشتنامە زۆرتر سنتەری شاری گرتوتەوە ناوە با ئەوە ڕاستکەینەوە لە ڕاستیا کێشەکان کێشەی پارێزگای هەڵەبجەیە بە گشتی و ئەوەشی کە جەنابتانە فەرمونون حیزبێکی دیاریکراو ئەو بەرپرسانەی داناوە ئێمە کێشەمان لەگەڵ حیزبێکی دیاریکراوە نییە و لێتان ناشارینەوە وێنەکە بەو جۆرەش نییە.
پارێزگار سەر بە یەکێتی نیشتیمانیە جێگرەکەی سەر بە لیستی خزمەتە کە سەر بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامیە بەڕێوەبەری ناحەی سیروان کۆمەڵی ئیسلامیە بەڕێوەبەری ناحەی بیارە بزوتنەوەی گۆڕانە یعنی جۆرێک لە ئەوەی کە ئەوسا حکوومەتی بنکە فراوان هەبوو لێرەش حکوومەتە خۆجەیەەکە خۆ بنکە فراوانە ئیشکالەکە لەوان نییە کە ئێمە کێشەمان لەگەڵ حیزبێک یا چەند حیزبێکە هەبێ ئیشکالمان لەگەڵەوەیە ئەم بەرپرسانە ئێمە دڵنیاین دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم بە قەست هەڵەبجەی تەهمیش کردووە وەکو ئەرزیشم کردن بەس هەڵەبجە نییە ئەوان ئەسڵەن فەرهەنگی دەوڵەتداری نازانن کە نایزانن ئەبێ زوو دەسەڵاتە خۆجێیەکان فشارکەن بۆەوەی کاریان بۆ بکەن ئەم دەسەڵاتدارانەی ئێرە فشار ناکەن یعنی لەبەرەوەی کە پۆستەکەیان بە شانتەکاندن بەدەستێناوە ناوێرن فشارکەن ئێمە دڵنیایی ئەوەشمانیاو نەتێ وتومان ئەگەر خۆتان پێتان ناکرێ وەرن بگەڕێنەوە بۆ لای ئێمە لە پشتانەوە ئەوە سین فشارەکەین هاوکارتانە بین بەڵام بەداخەوە یعنی تا ئێستا هیچ ئەوە خەریکە 24 سعات لە 72 ساعتەکە ڕوا هیچ جوڵەیەکی ئەوتۆ نییە ئێمەش یعنی چاوەڕێەکەین پشومان درێژە هەرچەنە بە ئەوەش بڵێم لە ڕاستیا زۆرێک لە میدیاکان بە ئێمە ئەڵێن بەرنامەی دوای ئەمەتان چییە وتومانە بەرنامەمانەوەیە ئێمە ناهێڵین ینی مەدەنیانە ناهێڵین دەسەڵاتداران لێرە دەوام بکەن دوای ئەوە یعنی دەسەڵاتی خۆجێی بەڵام لەوە گرنگتر لە ڕاستیا دەسەڵات لەهجەی ئێمە یعنی لە لەهجەی ئێمە تێگا ئێمەش لە لەهجەی دەسەڵات تێگەین بەڵام جیلێک هەیە نەوەیەک هەیە کە لە ڕاستیا معاناتەکانی لە ئێمە قوڵترە نەدامەزراوە نە هاوسەرگیری کردووە نە جێگای سەکەنی هەیە و سترێسی گەورەی لەسرە ئەم گەنجانە لەهجەی نەدەسەڵات لە لەهجەی ئەوان تێگاوە نە ئەوانیش تێگەن تەنانەت لە لەهجەی ئێمەمانانیش ئێمەمانان ڕۆژانە ئەیان دوێنین قسەیان لەگەڵاکەین ئەسڵەن سوکاتی بە ئێمەمانانیشەکەن پێیان وایە ئێمە دەسوپێی ئەوانمان گرتووە ئێمە بە جۆرێ لە جۆرەکان تەباین لەگەڵ دەسەڵاتە کە لە ڕاستیا وێنەکە بەو جۆرە نییە بەڵام دەسەڵاتە گەراگای لەم وێنە نەبێ ئەوە کۆمەڵی خەڵک دێنە سەرخەتەوە کە ئەو لەهجەیەی دەسەڵات یعنی بە جۆرێ لە جۆرەکان نە ئەو تێگا و نە ئەمانش تێگەن ئەوە بوو کە لە چەند شەوی ڕابردووە دام و دەستگاکانیان سووتان یعنی دەسەڵات ئەگەر پێی خۆشە گوێ لە یاداشتی مەدەنی گوێ لە کۆمەڵی خەڵک کە پرۆژەمان هەیە پەنجەمان خستۆتە سەر گرفتەکان ئەگەر یانەوێت گوێ بگرن ئەوە بۆ خۆیان باشە ئەوەی کە نایانەوێ گوێ بگرن وەکو شێخ فەرمووی بەڵا لە خۆیان ئەوەی تر ئێمە بەرپرسیار نین لەوەی کە لە سەر ساحەکە و سەر سەحنەکە ئەگوزارێت بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هادی حەمەڕەشید چالاکانی مەدەنی زۆر سپاس کە ڕاستەخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ زانیاریەکان بڵێ بینەرانی عەزیز ناوبڕێکمانەیە و دێنەوەلات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە
بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاور بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە. 0773 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0770 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کورتێکی ئەوڵەکانتان پێشکەش دەکەین. بڕیارە ڕۆژی سێشەممە شوێنگرەوەی سۆران عومەر سوێندی یاسایی بخوات. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە بەیاننامەیەکدا کە ئاڕاستەی گشت ئەندامانی پەرلەمانی کردووە ئاماژەی بۆەوە کردووە لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە 8 ئەیلولدا جگە لە خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ ژمارەیەک پرۆژە یاسا پاڵێورا و عومەر عەبدوڵڵا فەتاح محەممەد لە شوێنی ئەندامی پەرلەمانی دەست لە کارکێشاوە سۆران عومەر سەعید بەپێی حوکمی مادەی 27 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی دەخوات. عومەر عەبدوڵڵا فەتاح لە ئێستادا بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانیە لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی. مانگی تەموزی ئەمساڵ سۆران عومەر نامەی دەست لە کارکێشانەوەی ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد. ئەویش دوای ئەوە هات لە کۆبوونەوەی پێشووتری پەرلەماندا پارێزبەندی یاسایی لەسەر هەڵگیرات. زانکۆی زانستی پزیشکی کوردستان لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان بەرزترین پلەی لە نێو هەموو زانکۆکانی ئێراندا بەدەست هێنا و ماڵپەڕی تایمز هایر ئیدیوکیشن بۆ زانکۆکانی جیهان پلەبەندی بۆ 1527 زانکۆ لە 93 وڵاتی جیهان کردووە کە 47 زانکۆیان لە ئێران بوون. زانکۆی زانستی پزیشکی سنا لە نێوان زانکۆکانی جیهاندا پلەکەی لە نێوان 301 تاوەکو 350 دایە و لەسەر ئاستی ئێرانیش یەکەمە. زانکۆی زانستی پزیشکی سنە لە قۆناغەکانی بەکالۆریۆس ماستەر دکتۆرا و ئاستی سەروتریشی لێ دەخوێنرێ و بەشەکانی دەرمان پزیشکی ددان چاودێری پزیشکی پەرستاری و پزیشکی هەیە. وەزارەتی پەروەردەی فەڕەنسا مێژووی کوردی بۆ پەرتووکێکی مێژووی دوایین قۆناغی ئامادەیی زیاد کرد و تێیدا باسی نەتەوەی کورد و خەباتی پێشمەرگە دەکات. میدیاکانی فەڕەنسا بڵاویان کردوێتەوە بۆ ساڵی خوێندنی 2020 بۆ 21 دوو لاپەڕی کتێبی مێژووی دوایین قۆناغی ئامادەیی تایبەت کراوە بە مێژووی کورد و خەباتی پێشمەرگە و یاپەگە و پەیەدە و پێشترە و بابەتە لە نێو پرۆگرامی خوێندنی وەزارەتی پەروەردەی ئەو وڵاتەدا نەبووە. لە نێو کتێبەکەدا بەشێک بە ناوی کوردەکان ئەو نەتەوەی دەوڵەتیان نییە هاتووە. ئەوکات باز دەوە دەکات کورد گەورەترین نەتەوەیە لە جیهاندا کە دەوڵەتی نییە. ئەمشەو سێ موشک ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداکران و یەکێک لە موشەکەکان بەرگەراجی ڕاگررتنی ئۆتۆمبیل کەوت.
سەرچاوەیەکی ئەمنی لە بەغدا ڕایگەیاند 3 موشکی کاتێشە لە سەرچاوێکی نادیارەوە ئاڕاستەکراو لە دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کەوتۆتە خوارەوە. ئەو سەرچاوەیە ڕاشی گیان موشکەکان لە ناوچەی پارک لا نزیک گەراجی ڕاگررتنی ئۆتۆمبیلەکان کەوتونەتە خوارەوە. هیچ زیانێکی گیانیان بەدواوە نەبووە، بەڵام یەکێک لە موشکەکان کەوتۆتە ناو گەراجەکە و زیانی بە ئۆتۆمبیلەکان گەیاندووە. ئێران نزیک بۆتەوە لە بەرهەمێنانی یۆرانیۆمی پیتێنراو کە پێش ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 هەیبووە. بەهرۆز کەمالوەند وتەبێژی ئاژانسی وزەی ئەتۆمی ئێران لە بەیاننامێکدا ڕایگەیاندووە لە ئێستادا 3 تۆن یۆرانیۆمی پیتێنراویان هەیە و ئەگەر بە شێوەی ئێستا بەردەوام بن مانگانە لە نێوان 250 بۆ 300 کیلۆ یۆرانیۆم دەپیتێنن. ئەوەش یەکسانە بەو بڕای بەر لە ڕێکەوتنی ئەتۆمی بەرهەمیان دەهێنا. ئاماژەی بۆ ئەوەش کرد بۆ گۆڕانکاریانەی لە نەوەی نوێی ستانتریۆفیۆجەکاندا کردویانە بە خێرای ئاستی بەرهەمێنانی یۆرانیۆمی پیتێنراو زیاد دەکەن و بۆ پێش لە بواری پیتاندن و بەرهەمێنانی مادەی ئەتۆمی لە داهاتوودا پێگێکی باشتریان لە جیهاندا دەبێت لەو ڕۆوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیان تورکیا بۆ بەشداریکردن لە شەڕی لیبیادا نزیکەی 350 منداڵی سووری ناردۆتە ئەو وڵاتە. دەژڵێت تاوکو ئێستاش 34 منداڵیان کوژراون. ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ با ماڵپەڕی سکای نیوزی ڕاگەیاندووە تورکیا بۆ شەڕکردن لە ڕیزەکانی گروپە تندڕەوەکان 350 منداڵی لە سووریاوە ناردۆتە لیبیا. باسیشی لەوە کردووە ئەو ژمارە 34 منداڵیان کوژراون و کە تا ئێستاش تەرمی 500 کەسی دیکە لە ڕێگەی تورکیاوە گەڕێنراوەتەوە سووریا کە سەرجەمیان لە لیبیا کوژراون. تا ئێستا بەرشەلۆنا لەگەڵ سوارێز لەسەر هەڵوەشاندنەوەی گرێبەستەکە ڕێک نەکەوتون و ئەگەری مانەوەی کۆتیۆنیوش زیادی کردووە. هەر لەگەڵ دیاریکردنی کیومان وەک ڕاهێنەری نوێی بەرشەلۆنا دەنگۆی ئەوە بڵاوبووەوە کە ڕاهێنەرە هۆڵەندیەکە با سوارێزی وتووە یانەیەکی نوێ بۆ خۆت بدۆزەرەوە. بەپێی ڕاگەیاندنەکان بێت کە تا ئێستا سوارێز لەگەڵ ئیدارەی بەرشەلۆنا ڕێک نەکەوتووە لەسەر شێوازی جێهێشتنی یانەکە و دۆزینەوەی یانەیەکی نوێی یانە یۆڤانتۆس ئامادەیە گرێبەست لەگەڵ سوارێز ئیمزا بکات، بەڵام دەیەوێت بە زووترین کات بۆندەکە ئەنجام بدرێت بۆ ئەوەی بەشداری ئامادەکاریەکانی یانەکە لە سەرەتایی وەرزەوە بکات. کورتی هەواڵەکانمان پێشکەشکردن پاژناوپڕێک دەگەڕێنە وڵاتە. بەڵایزان وەک دەزانن لە چەند ڕۆژی ڕابردوو بەشێک لە شاخی گۆیژە ئاگری گرد و سووتێنرا ئەمڕۆ بڕیارە دادگاییەک بکرێت کۆنگرێکی ڕۆژنامانی هەیە لەسەر و بابەتە بۆتان دەگوازینەوە. وەکو ئەرکێکی سەرشانی خۆی لە بواری پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان ئێمڕۆ بۆ ئەو کارەساتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاخی گۆیژە ئەنجامدرا کە دەستێک لە پشت ئەو کارەساتەوە بوو کە بووە هۆی سووتانی زیاتر لە 8,000 داری بەتەمەن لە شاخی گۆیژە. بۆیە پارتی سەوزی کوردستان ئێمڕۆ لە فەرمانگەی داواکاری گشتی داوای یاسایی تۆمارەکە لەسەر ئەو کەسولایانەی کە دەستیان هەبووە لە سووتاندن و شێواندنی ژینگەی شاری سلێمانی و نەمانی ئەو سەوزایی کە هەمان بووە لە شاری سلێمانی و بە تایبەت گۆیژە کە ساڵانە زۆر جار ئەم حاڵەتە ڕوویداوە لە شوێنەکانی تریشە، بەڵام ئەوەی کە جێگای سرنج و تێڕوانینی ئێمە و هاوڵاتیانی شاری سلێمانی و یان هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە کارەساتێکی یەکجار گەورەی ژینگەیە. بۆیە ئێمە وەکو واجبی خۆمان ئێمڕۆ لە فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی بە ژمارە 22 داوای یاسایی لەسەر ئەو هاوڵاتیە یان هەج لایەنێک هەست کەسێک لە پشتی ئەوە بێ داوای یاسایی تۆمارەکەی. ئێمە هەتا ئێستا کەسەکە دیار نییە چێ لە پشت ئەو مەسەلەیە بووە،
بەڵام ئەوەی کە ئێمە بە دواچوونمان بۆ کردوێ ئەوەی ئێمە چوونەتە شوێنی ڕووداوەکە ئێمە پێمان وایە ئەمە دەسە ئەمە دەستی لە پشتەوەی بە دەست ئەم شتەکرا دەستیان قەست من پێم وایە هەوڵێک هەیە بۆ ئەوەی سلێمانی ئەو ڕێژەی کە سەوزایی هێتی ئێمە لە ناوی بەرن ئیتر ئایا ئەو خەڵکانەی لە دەرەوەی سلێمانین یان ناو سلێمانین ئەوان هەتا ئێسا بۆ ئێمە ڕوون نەبۆتەوە چکەم حاڵەتە ئەمە ساڵێک نییە و دوان نییە هەموو ساڵێک لەو کاتی ئەم وەرزەیە ئەم حاڵەتە ڕووەدا لەبەرەوەی ئێمە ئەڵین گەشتیان لەو شوێنەیە بەڵام شوێنەکە ئەم جاران سووتانەکەی تەبیعی نەبوو ئەم جاران سووتانەکەی لەسەر شاخی گۆیژە نییە ئەم جاران سووتانەکەی لە دامێنی شاخی گۆیژەوەیە چکە ئێمە ئاراسەی باکە وا بۆمان دەخات کە ئەوە لە خوارەوە سووتا و بەدەل لە دار و ئەوانە ئێمە ڕزێکی زۆریش لە بناری شاخی گۆیژەیەهی جووتیارانوانە ئەوەش لە ناوچووە بەداخەوە ئەمە کارەساتێکی گەورەی ژینگەیە لەبەر ئەوەی هەیەمە هەر ڕێژەی سەوزاییمان لە ناو نەچوو ئێمە گیان لەبەران و تەیر و تووریش لەوانەی کە لە ناو ئەو چڕی دارستانەیە بوو هەمووی لە ناوچووە تەنها سکاڵا تۆمارەکەن یاخود بەنیازن کەمپینیش ڕابگەنم بۆ ئەم بۆیە ساڵانە حاڵەتە دووبارە نەبێتەوە بەڵێ من ئەوە حاجی فەوزی ئێستا باسیەکە ئێمە هەر لە دوای ئەمەی ئیمڕۆ لێمە لەگەڵ ڕێکخراوە ژینگەیەکان و ڕێکخراوەکانی تری کۆمەلگای مەدەنی و دۆستانی ژینگە و خەڵکی خەمخۆری ئەم شارە ئێمە کەمپینەیەک ڕائگەێنین بە ناوی کەمپینەی سەوزکردنەوەی گۆیژە ئێوە تەنها ئەمڕۆ سکاڵا تۆمارەکەن یاخود دیباجەیەکتان پێ قەبارەی ئەو زیانانە چیە لە شاخی گۆیژە لە ئەنجامی ئاگرەکە کەوتۆتەوە و ڕێکخراوەکە بیان بە داواکاری گشتی بڵێن سەرنجام ئێمە سکاڵا ئێمەەوە تاتیایەتیەوە ئێمە لە داواکەیە هەیە ئێمە کە سکاڵاکە تۆمارەکەن ئێمە جارێ ئەوەمان وەرد نەگرتووە بڵێن بە تەواوەتی ئێمە هەموو زەرەر و زیانەکان بەڵام ئەوەی کە ئێمە لەم بوارەیە ئیشەکەین زەرەر و زیانێکی زۆر لە ژینگەی گۆیژە و شاری سلێمانی کەوتووە ملکۆ منەمێ پرسیارێ بکەم ئێوە تا ئێستا دیار نییە یعنی چێم کاری کردووە بەڵام فتەیە پێشەوەی شاخی گۆیژە بسووتێ بینی مانگوندی خەمزە سووتێنرا و زانیشمان چێە یعنی کوڕی بەرپرسێکی سیاسیە وڵاتە بوو ئێوە بۆچی چەڵوێسێکتان نەبوو لەو کاتەیە ئایا وەکو ئێستا ئەو کاتە بۆچی سکاڵای یاساییتان تۆمار نەکرد چۆن هەڵوێسمان نەبووە ئێمە هەڵوێسمان هەبووە و حەزی شەکەم یەک شتێکەوە با نەچێتە بواری سیاست و یان جۆرە لە جۆرەکان دیفاعکردن لە بەرپرس و یان کوڕی بەرپرسێکی وڵاتە بەڵام چی بەرپرسیەکە بووە یعنی مەسەلەن دارستانەکەی سووتان بێ کوڕەکەی دارستانەکەی سووتان بێ داوای لێبوردنکە خەڵکەکەی بان کردەوە بە ڕسمی داوای لێبوردنی کردەوە ئامادەیە بۆ هەموو تاویزێک و تاویز کاریەک ئێمە بە دوواچوونمان بۆ کردەوە چوینەتە شوێنەکەش و ئەوە هەتا ئێستا ئێمە شتێکی ڕسمی نییە لەو بوارەیە بەڵام ئەوەی بزانم جەنابی کاکبەختیار بە ڕێزیان داوای لێبوردنی لە خەڵکی گوندەکە کرد و داوای لە هاوڵاتیان و ژینگە پارێزان کرد و وتی من ئەگەر دەستیان قەز وایە من کوڕەکان و بەڵایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە قسە لەسەر دەستپێکردنەوەی خوێندنی بەشێکی وەرزینەوەی خوێندن لە کەرکوو دەکەین و تابەت بەشی خوێندنی کوردی بۆ قسەکردن لەسەر ئەو پرۆسەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێرزاد هادیمان کردو هادی کاکە بەڕێوەبەری بەشی کوردی خوێندنی بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردی لە کەرکووک مامۆستا شێرزاد سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین پلانی دەستپێکردنەوەی خوێندنی بەشێکی گشتی لە کەرکووک و بە تایبەت خوێندنی کوردی لە کەرکووک چۆن چۆنیە و بە بڕیارەکەی دەست پێ بکەنەوە. سەرەتا ڕێز و سڵاومەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پەیام بۆ ڕاستکردنەوەی ناوی خۆشم من مامۆستا شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی کەرکووک سڵاوتان لێبێ سڵاو لە هەموو بینەران سەرەتا وەکو دەستپێکی ساڵی نوێی خوێندن هێشتا لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە هیچ بڕیارێ لەسەر دەستپێکی خوێندنی کوردی خوێندن نەدراوە بەگشتی لە عێراقا و دەوامی ئێمەش لە قوتابخانە کوردیەکان پابەندین بە ئەو ڕێنمایی و یاسانەی کە دەردەچێت لە وەزارەتی پەروەردەی عێراقی فیدراڵەوە واتە هەر کاتێک حکوومەتی عێراق بڕیاریدا لەسەر چۆنێتی دەوام بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن 2020-2021
ئێمەش پابند دەبین. ئێمە هەموو کاروباری قوتابیانمان واتە شوون تەڵەبە دەوامکردن امتحاناتمان سەر بە حکومەتی عێراقی فیدرال و سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقیە بۆیە تاوەکو ئێستاکە تەنها ئەوانی کە باسی لێوە دەکرێت مقتەرەحاتە پێشنیارە دراوەتە وەزارەتی پەروەردە لە حکومەتی عێراق بۆی باشترین ئەو بژاردە پەیڕۆ بکە سەبارەت بە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە تاوەکو ئێستا کە من وەکو ئەندامێکم لە لیژنەی وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێم تاوەکو ئێستا بڕیار دراوە لەسەر داوامکردن بۆ پۆلی شەشی ئامادەیی واتای 12 ئامادەییەکە و لە بازنەیەکەمش بۆ پۆلی 1 و 2 وا پێشنیار کراوە کە ئەوانە بکرێ لەم ڕۆژانەی داهاتوودا بڕیارەکان لە لای جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان و هەموو ڕوونکردنەوەی لەسەر ئەو بابەتە دەدرێ و ڕێنمایەکانی پێدەرەچێت مەبەستم ئەوەیە کە ئێمە دەواممان لەگەڵ حکومەتی هەرێمان نابێ وەکو کەرکووک خوێندنی کوردی لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرالە و تا ئێستا هیچ بڕیارێ لەو بابەتە دەرنەکراوە. زۆر باشە مامۆستا باست لەوە کرد کە داوامکردنتان لەگەڵ عێراقدا دەبێت ئایا وەرگرتنی موچە ئیمتیازات هەموو شتێکتان لەگەڵ ینی وەک مامۆستاکانی ئەوەی مامۆستا عەرەبەکان کە سەر بە عێراقیەوەش موچەتان ئیمتیازاتان هەموو بۆ شێوەیە دەبێت یاخود سەر بە هەرێمی کوردستانە؟ موچەکانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرف دەکرێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە زۆربەی زۆری مامۆستایانی خوێندی ئێمە دوو جۆر میلاکاتمانێ لەناو قوتابخانە کوردەکان میلاکاتمانێ لەسەر هەرێمی کوردستانەکەەوە زۆربەی زۆری میلاکاتی ئێمە ئەگرێتەوە نزیکەی 1600 مامۆستای و سەرەتاوی دواناوەندیمانەیە لەگەڵ 1400 فەرمانبەر کە نزیکەی 9000 کاکۆی گشتی هەمویان موچەکانن لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە مانگانەوەری دەگرین دەگەڵ ئەوەشە کۆمەڵی مامۆستای کوردمانەیە کە دانیشتووی شاری کەرکووکن و خۆیان کوردن بەڵام سەر بە میلاکاتی مرکزین ئەوان لەنێ قوتابخانە کوردیەکان شان بەشانی میلاکاتی هەرێم خزمەتەکەن ئەوان موچەکانیان لە حکومەتی عێراقی فیدراڵەوەیە. زۆر باش ئەو مامۆستایانی کە سەر بە میلاکاتی هەرێمن و موچیان سەر بە هەرێمی کوردستانە ئایا لە کاتی دیاریکراوی خۆیدا کە پەروەردەی هەرێم بڕیاریاوە لە سەرکردنەوەی قوتابخانەکان ئەوانیش ئامادەیان تێدایە کە دەست بە وتنەوەی وانەکان بکەن و لەگەڵ ئەو کاتێک کە دیاری کراوە بۆ کردنەوەی خوێندنگاکان مامۆستاکانیش ئامادەیان تێدایە؟ ئێمە وەکو ساڵانی ڕابردوو کاتێکە موچە لە هەرێمی کوردستان تووشی قەیرانێ بوو و پاشەکەوت کەوتە ناو بابەتەکەوە و موچە کەم کرایەوە لە شارەکانی کورتتری کوردستان بایکۆت کرا یان دەوام نەکرا یان بەهۆی ناڕەزایەتی لێکەوتەوە لەگەڵ ئەوەشە دواتر دەوام گەڕایەوە بەڵام لە لای ئێمە لە خوێندنی کوردی بە هیچ شێوەیەک بۆ یەک ڕۆژیش دەوام ڕانەگیرە و مامۆستایانی خوێندنی کوردی خزمەتێکی باشیان کرد و دەستخۆشییان لێ دەکەین و ئەو هەوڵەیان و ئەو هەنگاویان بەرز دەنرخێنم چونکە ئەوان هەستیان بە مەسئولیت کرد ئەوان لەگەڵ ئەوەی کە پێویستیان بە موچەکانیانە لەگەڵ ئەوەی کە پێویستیان بە بژێوی ژیانیانە بۆ ماڵ و منداڵیان لەگەڵ ئەوەی کە موچەکە تەنە سەرچاوەیە بۆ بژێوی ژیانیان بەڵام دەیانزانی ئەگە قوتابخانە کوردیەکان بەجێ بێڵن ئەو کاتە خوێندنی عەرەبی دەبێتە بەدیلێک بۆ خوێندنی کوردی لە نێو شاری کەرکووک تۆ لە ناو کوردستانە ئەگەر هەر کاتێ مامۆستا دەوامش نەکەیان ناڕەزایەتیە بکەیان بایکۆتێکش بکە ئەو کاتە کە قوتابخانەدا دەخرێ بەدیلی بۆ نییە هەر قوتابخانەی کوردی و بەدیلی خۆیەتی بەڵام لە نێو شاری کەرکووک بەدیلەکە حازرە ئامادەی ئەویش قوتابخانەی عەرەبیە خەڵکی کەرکووک ئەو کات سێر تەماشا بکە لە گەڕەکێکە قوتابخانە عەرەبیەکە دەوامەکە قوتابخانە کوردیەکە داخراوە بەهۆی بایکۆدیان دەوام نەکردنی مامۆستا ئەکی دایک و باوکی مامۆستا دەبێتە هۆی نیگەرانیە دایک و باوکی عەفو تەڵەبا دەبێتە هۆی نیگەرانیان و دڵەڕاوچەی دروستبوونی دڵەڕاوچێ لەلایەن بۆیە ئەو کاتە پەنابن بۆی کە منداڵەکانیان نقڵکەن بۆ قوتابخانەی عەرەبی لە سۆنگەی ئەم مەسئولیەتەی کە مامۆستای خوێندنی کوردی هەستی پێکردووە قوتابخانە کوردیەکان چۆڵ نەکران و بەردەوامی هەبوو دەوامکردن لەگەڵ ئەو هەموو نیگەرانیانی کە هەبوو سەبارەت بە پاشەکەوتکردنی موچە و کەمکردنەوەی موچە. زۆر باشە مامۆستا باز لەوە دەکەی کە ئومێدمان وایە بە مامۆستای خوێندنی کوردی کە بەردەوام بن. زۆر باشە باز لەوە دەکەی کە مامۆستاکان بەردەوامن لە دەوامکردن بەڵام ئەوەندەی کە زانیاریمان هەبێت باز لەوە دەکرێت کە تاقیکردنەوەی وەرزی دووەم تا ئێستا لە کەرکووک ئەنجام نەدراوە هۆکاری ئەمە بۆ تا ئێستا ئەوە دواخرا و
ئەنجام نەدراوە. سەبارەت بە دەوامکردن ئێستا وەکو ساڵانی ڕابردوو نیە، ئێستا حاڵەتێکی لە ناکاو هاتۆتە پێشەوە بەهۆی بوونی کۆرۆنا و تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە. هەموو خەڵک تەوەقعاتی وابوو بۆ ئەم ڤایرۆسەکە لە زستانە ئایانوت پسپۆڕان و شارەزایانی بواری تەندروستی و دکتۆرەکان ئەوانەی کە کار دەکەن وزاری تەندروستی و ئەوانەی کە شارەزایی باشە لەسەر ئەم ڤایرۆسایەوە لە جیهانیشدا باز لەوە دەکرا کە ئایانوت لە مانگی هاوینە کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە ئەم ڤایرۆسە بوونی نامێنێ. وەکو هەمووشمان بینیمان پلەی گەرما لە کوردستان و کەرکووکش گەشتە نزیکەی 48 و ئەوانە دیسان ڤایرۆسەکە لە باشترین کاتی تەشەنەکردنی بوو. بۆیە وزارەتی پەروەردەی عێراق هەست بە مەسئولیت دەکا و ئەو بڕیاری بەجێهێشتووە بۆ شانەی قەیرانەکان. شانەی قەیرانەکان کە بریتیە لە نوێنەری ئەنجومەنی وەزیران، لە وەزارەی تەندروستی، لە وەزارەی پەروەردە، بۆی بە هەموو پێکەوە بڕیاردن کە ئایا امتحانات بکریان نەکرێ. خۆتان نەبینین ئێستا لە هەرێمی کوردستان ئەو کەشە هاتە بار کە تەڵەبەی خولی یەکەم امتحاناتیاندا 12 ئامادەیی امتحاناتی خولی یەکەمیاندا و تەواو بوو. ئێستا ئێمە خولی یەکەم لە 1 دەسی پێکرد لە 1 2020. ئێستا لە 1 لە هەرێمی کوردستان خولی دووەمە، لای ئێمە هێشتا تازە خولی یەکەمە. بۆیە هەموو کار کاتێ وەزعەکە لەبار بێ هەر شارێکش تایبەتمەندی خۆیە، هەر شارێکش خۆتۆرە و ترسناکی خۆیە لە ڕووی کۆرۆناوە. نسبەی ئەو ڤایرۆسە چەندێک تەشەنەی کردووە، چەندێک خەڵکی نەخۆش خستووە، چەندێک نەخۆشخانەکان داتاکان چەندێک خەڵک توش بووە و چەندێک خەڵک بەرکەوتەی بووە. بۆیە حکوومەت عێراق و وزارەتی پەروەردەوای پێ باشە کە دوای ئەوەی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی تەواو دەبێت لە 1 بەردەوام دەبێت تاوەکو 29 لە دوای 29 ئەو کاتە پلانێکەیە بۆی تاقیکردنەوەکانی خولی دووەم لە 1 سەرەتاییەوە تاوەکو 5 ئامادەی دەست پێ بکات. زۆر باشە مامۆستا شێرزاد، لە هەرێمی کوردستان لە شارەکانی هەرێمی کوردستان کێشۆگرفتی بینایی خوێندنگاکان نۆژەنکردنەوەیان بەدەر لەوەی کەوا موچەی مامۆستایان و ئیمتیازاتیان دوا دەکەوێ و دەبڕدرێ و کۆمەڵی کێشۆگرفتی تر بەشێک هەنێکیش کێشۆگرفتی کتێب و منهەج و حتا ڕێگاوبان بۆ هاتوچۆی شوێنەکان و لە هەنێک قوتابخانەکان مامۆستایانێکی زۆر خانشین بوون یاخود لە دەوام دوور کەوتونەوە یاخود سەفەری دەروێ وڵاتیان کردو هێشتا شوێنەکانیان پڕ نەکراوەتەوە، دامەزراندن نەماوە بۆ مامۆستایان کەم بووتەوە. لە بەشی خوێنی کوردی لە کەرکووک ئەم گرفتانە بوونیان هەیە، ئێوە ڕوبەڕووی لەم جۆرە لە کێشۆگرفت دەبنەوە، کێشەی بینا و میلاکاتتان هەیە؟ ئەکید لە سەرەتای هەموو ساڵێکی خوێندن کۆمەڵە گرفت بەرەنگاری پەروەردەکان و قوتابخانەکان دەبنەوە. بۆیە ئەبێ لە پشووی هاوینەوە پلانی بۆ دابنرێ کە چۆن بتوانانی بەرەنگاری ئەو کێشانە ببینەوە چارەسەری بکەین. من حەزەکەم خاڵ بە خاڵ بێمە سەری سەبارەت بە بینای قوتابخانەکان بۆ ئاگاداری بەڕێستان بینای قوتابخانەکانی خوێندنی کوردی جگە لە چەند قوتابخانەیەک و یان زیادکردنی ئەو پۆلانەی کە وەختی خۆی لیژنەی ئاوادانکردنەوەی کەرکووکە سەر بە حکومەت هەرێمی کوردستان بۆ ئەوانەی بۆ کردوین وەکو بینای قوتابخانەکان سەر بە وزارەتی پەروەردەی عێراقە و کۆمەڵی قوتابخانەی زۆر باشمان لەم ماوەیە ئەسڵەن تەواوەتی ڕووخا پێش چەند ساڵێک و ئێستا تەواو بوونە. چەندین قوتابخانەی نوێی ئیتاڵی دروستکراوە لە کۆمپانیاکانی بیانین ئەوانە دروستیەکەن و چەندین قوتابخانەشمانەیە نۆژەن کراوەتەوە لەسەر بودجەی وزارەتی پەروەردەی عێراق. سەبارەت بە کەرەستەکان کەرەستەی ناو قوتابخانەکان وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بڕیاریدا بە تەرخانکردنی زیاتر لە 260 میلیۆن دینار بۆ کڕینی پێداویستی قوتابخانەکان لە سەرەتای دەوام و جەنابی وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئانەن محەممەد سعید خودی خۆی متابعی ئەو مۆزوعی کردو لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەوەی کە کوردستان تووشی ئەو قەیرانە بوو و لەگەڵ ئەوەی کە کوردستان ئێستا بۆ هیچ کێشەی دابەزینی نەوت و بوونی کۆرۆنا ئەو مەسروفاتانە بەڵام ئەنجومەنی وەزیران بڕیاریدا لەسەرەوەی کە داواکارەکانی وزارەتی پەروەردە جێبەجێ بکرێ و خودی جەنابی وەزیرش متابعی کردووە و لەم ڕۆژانە ئەو پێداویستیانە کە پێویستە بە قوتابخانەکانی خوێندنی کوردی دابینەکرێ بۆ قوتابخانەکان واتە لە ڕووی بیناوە حکوومەتی عێراق بینای قوتابخانەکان باشین وە زەمان باشە ئەوەی نۆژەنکردنەوەی ویستووە کردومانە ئەوەی وەختی خۆی ڕووخاوە تازە کراوەتەوە ئێستا باشە. زۆربەی قوتابخانەکانمان ئێستا وەکو جاران نەماوە سێ دەوام بێ هەمووی دوو دەوامە
قوتابخانەشمانەیە ئەوە بکەم من ژمارەکانیان کە یەکدەوامە باخچەکانی منداڵانمان زۆر بین لە ڕووی بیناسازی کوالەتی بیناوە زۆر باشە من باسی قوتابخانە کوردەکانەکەم بە سەبارەت بە کەرەستۆ پێداویستەکانش وەکو وتم وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوا لە چەند ڕۆژی داهاتوو ئەو مەبلەغە بخاتە بەردەستی خوێندنی کوردی و ئەو کەرستانەمان بۆ بکرێت لە ڕێی بڕیاری خۆیانەوە و ئەو کەرستان ئەو کاتەکە گەشتە دەستمان بۆ کەرکووک ئینشاءالله ئێمە دابەشەکەی مەسە قوتابخانە کوردیەکانەوە سەبارەت بە میلاکات جەناب دەست لە میلاکات کردەوەی مامۆستاکە خاننشینە بێ نقصانی لە میلاکات نیشانەدا میلاد نەشارمەوە بۆ 5 ساڵە چێ ینی ئەوە وازحە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم تەعیناتی نەکردووە بۆ وەزارەتی پەروەردە بەڵام لەم ماوەیە ئەو مامۆستانی کە گرێبەست بوون کە موچەیەکی کەمی ئەمەرەگر مەقتوع بوو کە 500,000 یان 450,000 ئەمەرەگەرەگە شایەتەکە سەرەتایی بۆیە ئێستاوانە بە هەمیشەیی کران و هەموو ئەوانە بە پێی یاسا ئەنێرینە دەرەوەی شار و میلاکاتی قوتابخانە کوردیەکانی پێپڕەکەینەوە جگەلەوە حکوومەتی عێراق لەم ماوەیە 2800 کەسی تەعین کردووە لە میلاکاتی سەرەتایی دواناوەندی و فەرمانبەر ئەلەوەش نزیکەی 600 کەسمانبەرەکەوێ کە کوردن ئەوانش دەدەینی قوتابخانەکانی دەرەوەی شار و ناوەی شار جگەلەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم سەرپشتی کردوین لەوەی کاگە لە میلاکات لە هەر قوتابخانەیەک نوقسان بوو یان کەم بوو ئێمە پەنابەرین بۆ وانە بێژ ئەو کوڕ و گەنجانەمانەیە کە ئێستا تەخەڕوجیان کردو لە کۆلیژی پەروەردە ئەوانە لە هەر قوتابخانەی پێویستمان پێ بێدایەکەینەوانە بێژ و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم تەنها وەزارەتە کە توانیوێتی پارەی وانە بێژەکان لە کاتی خۆی سەرفکە هەتاکو مانگی 3 دەوامیان کردووە هەموو پارەکانمان گەیانۆتە دەستیان وەریژە پاری خۆیان وەرگردووە پارەی کڕی وانە بێژی و ئومێدشەکەم کە وەزارەتی پەروەردە لە ئایندەدا بەرنامەیەکی کێبێ ئەم وانە بێژانە کە ئێستا پسپۆڕن نەبوارەکەی خۆیانە و بە پراکتیکی دەرسی خۆیان و تۆتۆ لەنێو قوتابخانەکان تەزبیتیان بکاو بیان کە بە میلاکی هەمیشەیی زۆر باشە مامۆستا بێنە سەر خوێندنی ئۆنلاین وەک دەزانین مزرێنێ بەڵێ وەک دەزانین کە پەروەردەی هەرێم بڕیاری داوە کە خوێندنی ئەم ساڵ لە ڕێگەی ئۆنلاینەوە بێت ئایا ئەم بڕیارە کەرکووکیش دەگرێتەوە مامۆستایانی بەشی کوردی لە کەرکووک هەڵوێستیان چی دەبێت بەرامبەر بەم بڕیارە خۆی خوێندنی ئەلکترۆنیە خوێندنی ئۆنلاین نییە با جیاوازیە بکەین لە بین ئەو دوانەیە خوێندنی ئۆنلاینەوەیە کە مامۆستاکە مباشر لەگەڵ تەڵەبەکەیە پێکەوە وانەکە بڵێتەوە تەجاوبی لەگەڵ تەڵەبەکەیە بێ ئەمەش یعنی وەکو بەو شێوەیە نیە خوێندنی ئەلکترۆنیە واتە مادەکە تەجیل کراوە لەسەر قوڕس و پەخش ئەکرێ لەلایەن تەلەڤیزۆنی پەروەردەییەوە یان ئەو سایتانی کە وزارەتی پەروەردە پەخشێکە و تەڵەبا ئیبینێ لە ڕێی پێیجی وزارەتی پەروەردە و ئەو بابەتانە کە ڕوو نەکرێتەوە دەرزانە کە شەر حەکرێ جۆی لێ ڕاگرێت خۆی ئێمە ناچارین کە خراپترین کە کۆمەڵێ خراپترین هەڵبژاردە لە بین مانایە لە بەردەم مانایە ئێمە کامەی باشاڵی بژێرین کامەی زەرری کەمتراڵی بژێرین ئێمە وەکو وزارەتی پەروەردەگە پرسیارکەی لە هەمومان لە جەنابی وەزیرەوە تاکو سەرپەرشتیارێک کە سەرپەرشتی پرۆسی خوێندنەکەین بەگشتی لە کوردستان یان لە عێراق لە هەمومان پرسیارکەی دەڵێن بەڵێ بوونی مامۆستا لە نێو پۆلە و بوونی تەڵەبە لە نێو پۆلە و دەوامکردنی تەڵەبە قەتی جێگرەوەیەکی نییە و زۆر زەروریە کە خوێندن بۆ سیستەمە بڕاتەڕێەوە بەڵەوە دایکوباوکی تەڵەبەش نیگەرانیان زۆر دەربڕیوە لەوەی کە وتویانە منداڵ لە ماڵەوە بێ ناخوێنێ یان لەسەر سیستەم ئەلکترۆنی بێ باش تێ ناگا بەڵام ئێمە ژیانی ئادەمی زاد و ژیانی قوتابیەکان و مامۆستاکانمان لەلا گرنگترە لە خوێندن هەموو کاتێکە مەسەلەکە بووە مەسەلەی ژیان و مردن ئەبێ ئێمە ژیان هەڵبژێرین ئەبێ ئێمە بڵێن کەمترین زەرەر بکەین ناکرێتەوە لەبەر خوێندن جۆ نەدێت و ئێمە توانین بەیانی بە یەک بڕیاری وەزارەتی پەروەردە هەموو قوتابخانەکان بکاتەوە و هەموو خەڵک بگەڕێتەوە سەر دەوامی خۆی بەڵام ئەوە بینین وەکو تێستێک لە حکوومەتی فەڕەنسا لە چەند ڕۆژی ڕابردوو بەپەلە قوتابخانەکانی داخستەوە دوایەوەی کە کردیەوە لەبەرەوەی بینی لە یەک ڕۆژێکدا ژمارە بەرکەوتەکان زۆر بوون بۆیە ئەم تەڵەبانە کە لە نێو عایلەکانیان دەرئەچن دێنە قوتابخانە لەوانەیە ئەو منداڵە لە ماڵەوە بەرکەوتی دایکیان باوکی بوو بێ کە تووشی ڤایرۆسەکە بوو بێ و ئەو منداڵە دێتە قوتابخانە توانای گواستنەوەی هەیە ڕاستە مناڵ وەکو بەتایەکی وەرزی ئاسانی گرێ بەڵام توانای گواستنەوەی هەیە دەی بۆ منداڵێکی تر ئەو منداڵە ڕاتە ناو عایلەی خۆی بەم شێوەیە بە زووترین کات تەشەناکە لە نێو کۆمەڵگادا بۆیە وزارەتی پەروەردە و هەستکردن بە مەسئولیت و بە تەنسیق لەگەڵ وزارەتی تەندروستی ئێمە هەوڵ دەدەین کە لەم قۆناغەیە چەند پۆلێ بکەینەوە حکوومەتی عێراقش لە لیژنەی نیابی بۆی پێشنیار کراوە
کە بازنەی یەکەم یەک و پۆلی یەک و دووسێ بکاتەوە قۆناغی ئامادەی و ناوەندەکان بە چەند حاڵەتێک هێشتا من ڕوونی ناکەمەوە هێشتا پێشنیارە و دراسە ئەکرێ بەڵام گرنگەوەیە لە کۆتایی ئەگەر پەنابەرین بۆ خوێندنی ئەلکترۆنیش زۆر باشە بژاردەیەکە کە ئێمە خۆمان ناعیلاجین دەرفەتمان هیچ نەماوە تەنها دەمەوێت زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارە بیتەوە بڕیار بوو مامۆستایانی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک میلاکاتەکەیان واتە موچەکەیان بگوازرێتەوە سەر حکوومەتی ناوەندی عێراق یاخود پەروەردەی مرکزی کۆمەڵێک مامۆستایانی هەڵوێست بوو پێم وابێ گەر هەڵ نەبم چالاکیێکی ویان دەست پێ کرد و ئەو بڕیارە بەکوێ گەشتووە یاخود ئێستاکە ئەو بابەتە کۆتایی پێهاتووە هیچ کاتێ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕێگر نییە لەوەی کە ئێمە بڕێنەوە سەر میلاکی مرکزی و ئێمە لەو ڕۆژەیە کە 300 کەس بووین ژمارەیەکەمە لە ساڵی 2023 هەتا ئەمڕۆ هەوڵە دەین بڕێنەوە سەر میلاکی مرکزی حکوومەتی عێراق ڕێگرە و قبول ناکات ئێستا ژمارەمان گەشتۆتە 9000 کەس دیسانەوە ئەوان قبول ناکەن و بۆ ئەوە ینی ڕوونکردنەوەیەک ئێمە لە ماوەی ڕابردوو کاتێک کە موچە یەکسان بوو یەک مامۆستایان دوو مامۆستا کە داوای نقلە کرد بڕاتە سەر حکوومەتی عێراق ئەوان دەیان کرد و ڕاییان نەکرد بەڵام دوای ئەوەی کە قەیرانی دارایی لە کوردستان هاتە پێشەوە ئیتر ڕایان کرد و بە کتابی ڕسمی ئێمەیان ئاگادار کردوەوە کە وتویانە یەک و دوو ژمەنێرن بیکەنە سەر میلاکەمەوە و نقلیان کەن بۆیە ئەوە پرۆسێکی زەحمەتە لەگەڵ ئەوەشدا جەنابی وەزیر چاوی کەوت بە نوێنەرانی یەکێتی مامۆستایان ئەو پێیانی ڕاگەیان کە هیچ بە هیچ شێوەیە وەزارەت ڕێگر نییە لە بەردەم ئەو پرۆسەیە و هەر کاتێ ئەگەر کەرکووک یان مامۆستایانی خوێندنی کوردی یان هەر گروپێ پێیان باش بێ داواکاری بە فەرمی بدەنە جەنابی وەزیر بۆ ئەوەی کە میلاکات مەمڕاتی سەر بەغا ئەو ئامادەیە کە ئەو داواکاریە بدات ئەنجومەنی وەزیرانی خۆمان لە حکوومەتی هەرێم و بۆی تاوتوێکە لەگەڵ حکوومەتی عێراق بگەنە بڕیارێ بەڵام وەکو مامۆستا شێرزاد وەکو ڕێی خۆم ڕێیم ئەوەیە کە ئاستەنگەکان زەحمەتە بۆ گەڕانەوەی 9000 میلاک بۆ سەر بەغدا هەوڵی جدی ئەوێ بێ حکوومەتی هەرێم بێتە سەرخەتە بێ هەردوو حکوومەت پێکەوە دانیشن لەسەر مستەوایەکی باڵا ئەم مەسەلەی تاوتوێ کردەوە باس کرد و بڕیاری لەسەر بدرێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێرزاد ڕەشید کاکا بەڕێوەبەری بەشی خوێندنی کەرکووک زۆر سپاس بۆ کاتێککە بێمەت بەخشی سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بینەرانی عزیز ڤیدیۆکمان هەیە لەسەر خێوەتگەی نووری حیکمە بە بینەری ئەو ڤیدیۆ بینزانین خێوەتگەکەیان چۆن شاری وڵایزان نەچینە لای هاوکارمان هاوار محەممەد لە کەلارەوە لەگەڵمانە هاوار سڵاوت لێبێ و ئەگەر گوێت لێمانە زانیاریەکانی دەربەری گەرمیان و کەلار چین بەڵێ
سڵاو لێ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت لە گەرمیان باسی ڕۆژ باسی کەمپینی تەواوکردنی ڕێگەی کە لە سلێمانیە لە ئێستا ژمارەی زۆر لە هاوڵاتیان و چالاکوانان و مامۆستایان و ڕۆشنبیرانی ئەم ناوچەیە بەشداری کەمپینێکیان کردو بۆ تەواوکردنی ڕێگەی کە لە سلێمانی ئەمەش دوای ئەوە دێت کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا کە با بڵێن ئەو پرۆژەیە خراوەتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تا ئێستا تەنیا قۆناغی یەکەمی پرۆژەکە کە لار بۆ با بڵێن گوندی سید مەحموود پێداڵێن نزیک ناحی باوەنورە تەنیا قۆناغ یەکەمی تەواو کراوە و ئەو ڕێگایە تەواو نەکردنی ئەو ڕێگایە بۆتە هۆی کە گیان لە دەستدانی ژمارەی زۆر لە هاوڵاتیان و دانیشتوانی ئەم دەڤەرە بۆیە لە ئێستا ژمارەی زۆر لە هاوڵاتیان بەشداری ئەو کەمپینیان کردو ئەیانەوێت دەنگی خۆیان بە ئاراستی لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی ئاوەدانکردنەوە حکوومەتی هەرێم بکەن ئەوەی جێگەی باسە لێرە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا با بڵێن تەنیا قۆناغ یەکەمی ئەم پرۆژە تەواو کراوە بەڵام نزیکەی 7 بۆ 8 مانگە کارکردن لەم پرۆژە بە بیانی و قەیرانی دارایی و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا وەستاوە من ئێستا لێرە سەرپەرشتیاری کەمپینەکە زمناکۆ یەحیایی لێرە میوانمە کاک زمناکۆ سڵاو لێ بێ گەربێتە ئێرە پێمان بڵێ دوایین با بڵێن چالاکیەکانی کەمپینەکە گەیشتووە بە کێ و تا ئێستا کێ هاتووە بەدەمتانەوە لەم کەمپینە دەستان خۆش بێ ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کە بە هۆکاریەوەی کە وەستانی خەیرانی دارایی ڕێگەی کەلار سلێمانی کە و پرۆژەی وەستا بوو ئەمە کەمپینێکمان ڕاگەیان لەسەر ئاسی گەرمیان و بیگرە تا سلێمانیش کە ئەو کەمپینە وای لاتوو کە گەورە بۆ سەرجەم دانیشتوانی سلێمانی و کە ئەو کەمپینە ئەومان ڕاگەیان کە بۆچی قەیرانی دارایی بۆچی دەبێت لە گەرمیان هەبێت بۆچی لە کۆمەڵە شوێنی دیکە نەبێت چونکە لە کۆمەڵ شوێن دیکە کە بینیمان کە پرۆژەی بە دووسایدکردنی نێوان دوو قەت پارێزگا و هەروەها پرۆژەی 150 مەتری چوو بواری جێبەجێکردنەوە کە بۆ خۆم بە دوچوونێکی جدیم کرد کە تەماشا دەکەم کە دەبینین پرۆژەکان زۆر گەورنەوە پارەی زۆر گەورەی بۆ تەرخان کراوە کە لە گەرمیانە پارەکەی پرۆژە دووسایدکردنی کەلار سلێمانی بەو شێوە نییە بۆ ئێمە باش مازانێ و کەمپینە ڕاگەن کە بەڵێ بۆ تاواوکردنی ڕێگای کەلار سلێمانی دوای ئەوەی کە کەمپینەکە کە گەورە بووەوە گەشت بەلایەنی پەیوەنددار دوێنێ وەزارەتی وەزیری ئاوەدانکردنەوە هاتە سەرهێڵ بۆ ئەوەی کە پرۆژە تەرخان بودجە تەرخانکە بۆ پرۆژەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە کە دوێنێ بە وەزیری ئاوەدانکردنەوە کەوم پێ ڕاگەیاند کە بە هیوام هاتنت بۆ ئێرە بەس نمایشکردن نەبێت هاتنت بۆ ئێرە بۆ بێت کە کاری کردداری بکەی کاری جدی بکەی لەسەرم پرۆژەیە جگە لەم پرۆژەی کلار کفریشمانەیە کە ئەو پرۆژەی لێزدادا بەڵێندەرەکە بە تەمایە کە دەستی لێڵگرە چونکە پارەی پێویستی لە بەردەسانیەوە پارێشی لە لای حکوومەتەوە تا ئێستا بۆی تەرخان نەکراوە یعنی بەداخەوە کۆمەڵێک ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئێستا باسی واکەن کە ئێمە داوامان ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کرد لەسەر ئەو ڕێگایە من پیان ڕاگەێنم کە ئێمە لە بسنۆی مانگ هەم کەمپینەم ڕاگەیان بۆ خۆم کە بە ڕێگای کەلار سلێمانە تێپەڕیم کە دەبینیم ڕێگاکەت زۆر خراپە ئەوە بیرۆکەم نادروست بوو کە ئەو کەمپینە ڕابگەێنم دواتر لە ڕێی برادرانەوە لە قەزای کەلار هاوکارێکی باش بوون بۆەوەی ئەم کەمپینە گەورە بێتەوە بۆ ئەندامانی جومنی پارێزگا دەڵێم ئێوە لە کوێ بوون ئێوە بەس کۆمەڵێکتان بە ناوی لە ژێری سێبەری ئۆپۆسیۆن و لە ژێری سێپەری مەعارزەی سەرخاڵی بازرگانین بۆ خۆتان لە ژێر سێبەری مەعارزەیە سەرخاڵی ئەوەن کە بەدڵی خۆتان هەر پرۆژێکتان بەدڵ بێت کاری لەسەرەکەن بۆیە ئێمەمانان وەک چالاکوانان خەمخۆری گەرمیانەکانە نەک ئێوە بوون کە هەر کات و ساتی بەوەستی خۆتانەوە ئەوەستان بێ بابەتە جوڵێن تا ئێستا جگە لە وەزیری ئاوەدانکردنەوە لەلایەنە حکوومیەکان کی هاتووتە سەرهێڵ ئایا ئومێدتان هەیە بە دەمەواتنی وەزیری ئاوەدانکردنەوە کە با بڵێن جارێکی تر ئەم پرۆژەیە ڕانەگیرێت وەک لە ماوەکانی ڕابردووە ئاشکرا بوو کە چەند جارێک بەرپرسانی حکومی هاتنە دەڤەرەکە و بەڵێنی دەستپێکردنەوەیان بە کارەکانیان بەڵام هەر ڕاگیرایەوە بەڵێ ئێمە لێ نەشارمەوە کە لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوودا بەڕێبەری ڕێگابانی گەرمیان کاک عەدنان خەلیل زۆر بەجددی هاوکارمان بوو و هەمیشە ڕۆژانە ئەو داواکارانی کە ئێمە لە ڕێکەمپینەکەەوە ڕامانەگەیان بە وڵاتی بۆ لایەنی پەیوەنددار هەمووی گەیشتە دەست وەزارەتی ئاوەدانکردنەوە یعنی جگە لە بەڕێبەر ڕێگابانی گەرمیان کە باسیەوەی کرد کە ئەمە لە دەسەڵاتی ئەوانە لە دەسەڵاتی وەزارەتی ئاوەدانکردنەوەی بۆیە زۆر سوپاس یەکەین کە هاوکارێکی باشمان بوو بۆم کەمپینە جگە لە ئەو هیچ کەسێکی تر هاوکارمان نەبوو بۆ ئەوەی ئەم پرۆژە چەند پەرلەمانتارە پەیوەندیان کرد کە کاری جدی بکەن لەسەرەوە و باسەوە کرد کە چەند ڕۆژی داهاتووە
لە پەرلەمان ئەم بابەتە دەبنە پەرلەمان بۆ ئەوەی ئەم پرۆژەیە ئیمڕۆ و بەیانی نەوەسێت هەموو ڕۆژێ کارکردنی ئێمە و ئیشی ئێمە لەسەر وەنەبی ئەم ڕۆژێ بڵێن بۆ جادەکە تەواو نەبوو بۆ جادەکە وەستا بۆیە پەرلەمانتاران یەکێک لەو پەرلەمانتارانی کە ناوی بێن و هاوڕێی مەلاسدارە سەرۆکی لیژنەی ئۆبەرێنانی لە کورسان کاماژی بۆ کرد کە من بەجددی هاوکارتان دەبن و دەنگی گەرمیانەکان دەگەینەوە پەرلەمانی کورسان. سپاس بۆ هاوکارمان هاوار لە گەرمیانەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانت. بەڵایزان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.